بایکۆت تاکتیکێکی هەڵە و زیانی قوتابیان. جەبارەمین ئەندامی پەرلەمانی پێشووی سوید و نووسەر نووسیویەتی و دەڵێت مامۆستا یەکێکە لە پایە هەرە بنچینەکانی کۆمەڵگای پێشکەوت و مرۆڤ دۆست. هەر بۆیە گرنگە مامۆستا هەلومەرجی کارکردنی گونجاو و باشی بۆ بڕەخسێت. موچەی بەرزی بۆ دابین بکرێت و ساڵانە هەلی پەرەپێدانی تواناکانی بۆ مسۆگەر بکرێت. دەستەبەری کۆمەڵایەتی شایستەی هەبێت. بەشی لا ڕیفۆرمە گرنگەکانی وەک دابینکردنی زەوی بۆ ژیان هەبێت. ڕێزی لێ بگیرێت. مامۆستا مافی خۆیەتی لە کاتی خۆی موچەی خۆی بێ دواکەوتن و بێدابڕان وەربگرێت. ئەمانە هەمویان مافی ڕەوە و بنچینەی مامۆستایانن. بەهۆی سیاسەتە هەڵە و گەندەڵی 32 ساڵی حکمڕانی لە هەرێمی کوردستان و نەبوونی بەرنمەیەکی سیاسی و ئابووری دروست و پتە و نەتوانراوە بەپێی پێویست مافەکانی مامۆستایان و فەرمانبەرانی دیکە و خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی بپارێزێت. بە پێچەوانەوە ئێستا هەرێمی کوردستان لە هەلومەرجێکی دژواردایە و نادادپەروەری بۆتە سیمایەکی دیاری هەرێمی کوردستان. آخر لەکوێی دنیا ڕەوا بووە لەگەڵ ئەوەی موچەی مامۆستایان هێندەکەمە دواش بخرێت و نەتوانێت ژیانی خۆی و ماڵ و منداڵی مسۆگەر بکات. لەم هەلومەرجە ناجێگرەدا هەموو مامۆستایان و فەرمانبەران مافی خۆیانە بوێرانە ڕەخنە لە حکوومەت بگرن و هەڵوێستی خۆیان بە ئاشکرا دەربڕن. لە هەمان کاتدا گرنگە مامۆستایانی بەڕێز ڕێگەیەک هەڵ نەبژێرن منداڵان و قوتابیانی نیشتمانەکەمان ببنە قوربانی. لە زۆر لە وڵاتانی دنیا کاتێک مافی مامۆستایان پێشێل دەکرێت یاخود شایستەکانیان بۆ دابین ناکرێت بایکۆتی کورتخایەن دەکەن یان خۆپێشاندانەکانیان دەخەنە ڕۆژانی پشوو یان پاشدەوام. جگەلەوەی دەستنیشانکردنی شوێن و ڕێخۆپیشاندان گرنگە، هەروەها شێوازەکانی دەربڕینی ناڕەزایی زۆرن و دەستنیشانکردنی ڕێگایەکی دروست دەستەبەری سەرکەوتن دەکات. پاڵپشتی چین و توێژەکانی دیکەی کۆمەڵگاش بۆ داواڕەواکانی مامۆستایان پێویستە. ئەم بایکۆتەی ئێستا گیراوەتە بەر کە بریتیە لە مانگرتنی مامۆستایان لە چوون بۆ دەوام و نەکردنەوەی ناوەندەکانی خوێندن تاکتیکێکی زۆر هەڵەیە. ئێستاش دەرکەوت کە زەرەرمەندی یەکەمی ئەم تاکتیکە هەڵەیە دەسەڵات نییە، بەڵکو قوتابیەکانمانن کە ساڵی خوێندنیان لەدەست دەچێت و ئاستی معریفیان نزمتر دەبێت. زیاتر لە 9 ملیۆن قوتابی ئێستا بوونەتە قوربانی ئەو تاکتیکە ناتەندروستە. جگەلەوە سەدان هەزار باوک و دایک ئێستا گیرۆدەی ئەوەن و نازانن منداڵەکانیان لە کاتی کارکردنی خۆیان لەکوێ دابنێن. لای هەمووشمان ڕوونە لە کاتێکدا منداڵان و قوتابیانی دەڤەری سلێمانی و گەرمیان باجی گەورەی بایکۆت دەدەن و لە پرۆسەی پەروەردە و فێربوون بێبەش دەبن، منداڵانی زۆر لە بەرپرسەکان لە قوتابخانەی ناحوکمی گرانبەها دەخوێن و زەرەرمەند نابن. تەنانەت گەر مامۆستایان 2 ساڵی دیکەش بایکۆتی قوتابخانەکان بکەن. ئەوەی ئەمڕۆ لە مامۆستایانی بەڕێز و بەپەرۆش چاوەڕێ دەکرێت گۆڕینی تاکتیکی خەباتە و کردنەوەی قوتابخانەکان بەڕووی قوتابیاندا بۆ ئەوەی منداڵان و قوتابیانمان لەوە زیاتر زەرەرمەند نەبن. گرنگە کە مامۆستایان هۆشیارتر بن لەوەی باجی هەڵەی سیاسیەکان نەخەنە ملی قوتابیانمان، ڕێگاش لەکردنیان بە دەستکەلای لایەنێکی حیزبی بگرن. خەونی مامۆستایان هەمیشە پێگەیان نینەوەی ئایندە بووە و دەوڵەمەندکردنیانە بە زانست و بە هامرۆیەکان. بایکۆت ئەو خەونە ناهێنێتە دی.